سرتا طبعا أسب أم ئاژەڵەیە کە کۆمەڵەیە تایبەتمەندی هەیە لە ئاژەڵەکانی ترانیە. ئەسب ئەم ئاژەڵەیە کە خاوەنی زیرەکیەکی زۆر بەرزە جیاواز لە هەموو ئاژەڵەکانی تر کە زۆر بەزوویی لەگەڵ مرۆڤ ئولفەت و خۆشەویستی پەیاکات و زۆر بەزوویی لە ئاماژەکانی مرۆڤ تێگا و ئەزانەیە مرۆڤ بۆ چ شتێک بەکاری دێنێ زۆر بەزوویی ڕام ئەبێ بۆ مرۆڤ و دێتە ژێر ڕکێفی مرۆڤە و هەروەها ئەوەی کە ئەم ئاژەڵەی جا کردووەتەوە هێز و قووەتەکەیەتی. بەڕاستی ئەم ئاژەڵە خاوەنی هێزێکە کە ئێستا لە سەردەمی ئێستا و پێشکەوتنی ئێستاە بووە بە پێوەری پێوانەی بۆ سەرجەم ئامێرەکان و سیارەکان و ئۆتۆمبیلەکان بە هێز و قووەتی ئەسب ئەپێورێت. بۆیە ئەسب گرنگیەکەی ئەوەیە تایبەتمەندیەکەی ئەوەیە کە خاوەنی هێزێکی زۆر بەتوانە و هەروەها خاوەنی ژیری و عاقلێکی وا کە زۆر بەزووی ئەتوانێت لەگەڵ مرۆڤ ئولفەت و ڕەفیقایەتی دروست بکات. بۆیە هەر لە کۆنەوە ئەم ئاژەڵەیان بەکارهێناوە بۆ مەبەست و مەرامە جیاوازەکان. زۆرێک لە میلەتەکان بەکاریان هێناوە بۆ گواستنەوەی بار و هەندێک لە میلەتەکان بەکاریان هێناوە بۆ گەشت و بۆ سواری و هەندێکیان بۆ نمایش و بۆ ڕمبازی بەکاریان هێناوە. بۆیە هەر لە کۆنەوەم ئاژەڵە دۆستایەتێکی دێرین لەگەڵ مرۆڤ هەیە. بەگشتی جیهاندا تقریبا 300 جۆر ئەسب هەیە و شێوازی ئەسپەکان و هەڵکەوتەی جوگرافیایی شوێنەکان وای کردووە کە شێوازی ئەسپەکان گۆڕانکاریان بەسەرا دێت. هەندێک شوێن هەیە ئەسپەکانیان لە ڕووی حەجم و قەبارەوە زۆر گەورن. ئەمە هەڵکەوتەی جوگرافیای شوێنەکە وای کردووە کەم ئەسپانەوە بن. هەندێک شوێنمان هەیە بۆ نمونە شوێنە شاخنشینەکان وەکو کوردستانی خۆمان ئەسپەکانیان بەعام لە ڕووی حەجم و سایزەوە زۆر گەورەنین بەڵام خاوەنی هێزێکی زۆر پتە و زۆر بەتوانان شوێن ناوچەکانیان شاخاویە بۆ ئەوەی زیاتر بەرگە بگرن. هەڵکەوتەی جوگرافیای شوێنەکە وای کردووە کە ئەسپەکانی کوردستان بەعام زۆر بەهێزن. ئەسپی عەرەبی یەکێکە لە ئەسپە عالەمیەکان کە ناوی هەیە و تایبەتمەندی زۆری هەیە بە حکمێوی کە ناوچە عەرەب نشینەکان بڵێن دەشتی زۆر فراوان و بیابانیان زۆرە بۆیە ئەسپەکانیان زۆر تیژڕەون ئەسپەکانیان جسمیان باریک و بەعام درێژ و قەڵەمی و جوانن و کۆمەڵێ ناوچە جیاوازەکان هەن کە ئەسب بۆ شت ڕاکێشان بەکاردێن بە هەمان شێوە ئەوان ئەو ئەسپانی کە باریان لێ ئەنرێ ئەو ئەسپانی کە بۆ مەرامی جیاواز بەکاردێن بە هەمان شێوە ئەوانی شکل و شێوەیان جیاوازن. ئەسپی ناوچەی مەغۆلستان و بلوجستان و ئەوانش بە هەمان شێوە ئەسپەکانیان حەجم و قەبارەیان بچووکە و ئەوانش بە هەمان شێوە بۆ مەرامی خۆیان زیاتر بە شێوازی تایبەتی خۆیان بەکاردێن و بۆیە هەڵکەوتەی جوگرافیای شوێنەکان کاریگەری هەیە لەسەر شکل و شێواز و طبیعەتی ئەسپەکانیش. طبعاً سەبارەت بە ئەسپی کوردی ئێمە وەکو کوردستان زیاتر حەز و مەیل و ئارەزوومان بەلای ئەسپی کوردیایە. بۆچی؟ چونکە خۆی گەورەکەم ئاژەڵەی دروست کردووە لە کوردستانە لەگەڵ حەز و ویست و ڕەغباتەکانی ئێمەیە دێتەوە. بۆیە ئەسپی کوردی کۆمەڵی تایبەتمەندی تایە کە ئێمە بەردەوام شانازی پێوەکەین. یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەسپی کوردیەوەیە کە ئەسپێکی زۆر بەهێزە و هەروەها خاوەنی نەفەسێکی درێژە و هەروەها جسم و هەیکەلێکی زۆر پتەوی هەیە کە بەرگەی توندی و بەرگەی ناڕەحەتیەکانی شوێنە سارد و شوێنە سەختەکانی کوردستان ئەگرێ. بۆیە ئێمە زۆر خۆشەویستیمان هەیە بۆ ئەسپی کوردی و ئەسپی کوردی کۆمەڵی جوڵەی جیاوازی هەیە کۆمەڵی هەڵسوکەوت و تااقەت و توانای ڕۆشتنی هەیە کە لە ئەسپەکانی ترا بەدی ناکرێت. بۆیە ئێمە ئەسپی کوردیمان ڕاگرتووە چکە میلەتی کورد هەر لە قەدیمەوە شێوازی نمایشی ئەسپسواری خۆیان هەبووە تایبەت وەکو هەموو میلەتە جیاوازەکانی دنیا ئێمەش نمایشی خۆمانمان هەبوو ئەسپسواری خۆمانمان هەبووە و ئەو نمایشە کە ئێمە ئەمانەوێت بە زۆری ئەسپی کوردی ئەتوانێت ئەو نمایشە بکە. بۆیە ئێمە زیاتر حەزمان بە ئەسپی کوردیە. ئەسپی کوردی ئایا ڕەچەڵەکی لە چیەوە هاتووە؟ بێگومان کاتێک کە تۆ ئەسپێک یاخود هەر بەرهەمێک پاڵ ئەدەیت بۆ لای نەتەوەیەک بێگومان ئەگەر بێت و ئەو بەرهەمە تەنانەت لە غەیری کوردیشەوە هێنرابێت بۆ ناو کوردستان بەپێی چەند جیلێک گۆڕانکاری بەسەرا دێت و خۆی ئەگونجێنێت ئەو ئاژەڵە بۆ ئەگەر بێت و ئەسپێکی عەرەبی کە بە توخمی عەرەبی بێتە کوردستان لە دوای چەند جیلێک ئەم جۆرە ئەسپا وای لێ دێ کە وەکو ئەسپی کوردی لێ دێت چکە ئۆتۆماتیکی ئەم جیناتی ئەم ئەسپە خۆی گونجێنێ لەگەڵ کەش و هەوا و لەگەڵ ئەو جوگرافی ئەو شوێنی کە تیاتی. بێگومان ئەسپی کوردی هەر لە کۆنەوە کوردستان خاوەنی ئەم ئاژەڵە بووە. ئەم ئاژەڵە بەم مواسەفاتە ناسراوەتەوە لە کۆنا توخمی ئەسپی کوردی کۆمەڵی مواسەفاتی تایبەتیە بوو. ئەو مواسەفاتانی کە ئەبێ لە ئەسپی کوردیا هەبێت ئەوەیە کە خاوەنی جسمێکی پتە و کونەلووتێکی گەورە چاوەکانی گەورە بن و هەروەها ملی ئەستور بێت
جسمی وەکوڵە کورد بێ زۆر جسمی درێژ نەبێت و هەروەها بینی دەستی پان بێ سمەکانی ئەستور بن و خاوەنی هێز و قودرەت و توانایەکی باش بێت بەم شێوازە ئەڵێن ئەم ئەسپە ئەسپێکی کوردیە. ئەم ئاژەڵە بەردەوام پێویستی بە خزمەتکردن هەیە، بەردەوام پێویستی بە لاوانەوە و ناسەڵگرتنی هەیە. ئەسپ بەگشتی خزمەتکردنەکەی لە وەرزی زستانە ناڕەحەتترە بە مقارنە بە وەرزەکانی تر، چونکە لە وەرزی زستانە ئەسپ پێویستی بە خزمەتێکی باشترە، ئەبێ جێگایەکی بۆ دابین کە بۆی کە سەرمای نەبێ و جلێکی باشی لەبەرکەی بۆی کە سەرمای نەبێ و هەروەها ئالیک و خواردنەکەشی باشتر بێ بۆی سەرمای نەبێ و تاقەوزەیەکی پێبێ کە بتوانێت حرارەتی لەشی خۆی و پلەی گەرمای لەشی خۆی بگونجێنە. جا بۆیە ئەسپ سواران بە زۆری لە زستانانە ڕاستی تووشی ئەوە بنەوە کە ئەرک و ناڕەحەتی ئەسپەکە زیاترە و هەروەها کەمتریش ئەتوانن سواری پێ بکەن و بیبەنە دەرەوە تەمرین و ڕاهێنانی پێ بکەن بە حکمەوەی کە جەو ساردە بۆی ئەم ئەسپەکە نەخۆش نەکەوێ و هەروەها لەوەیە کەش و هەوا ڕێگە نەدایە ڕێگەوبان بە شێوازێک بێ قوڕ بێ بەفر بێ باران بێ ئەمەش هۆکارە بۆی کە ئەسپەکان دەرنەچن و بەگشتی ئەسپەکانیش کاتێ ئەگەر لە زستانە دەربکرێن کە کاتێ ئیهێنیتەوە بۆ ماڵ ئەبێ ئاگاداربی سەرمای نەبێ جلێکی باشی لەبەرکەی بخیتە شوێنێکی باشەوە. جا بۆی ئەمە وای کردووە کە وەرزی زستان تۆزێ بۆ ئەسپ سوار لە ڕاستیە وەرزێکی تۆزێ ناڕەحەتە بۆ ئەسپ و ئەسپ سواریش. لە ڕاستیە کولتوری ئەسپ سواری سوپاس بەخوا لەم چەند ساڵانەی داهاتووە پەرسەندنێکی زۆر باشی بەخۆوە دیوە و خۆشبەختانە ئەو کەسانی کە خولیای ئەسپ سوارین بەردەوام هەڵساون بە بڵاوکردنەوەی زانیاری سەبارەت بە ئەسپ و ئەسپ سواری و ئەوەندەی بزانم کە دەستوری ئەسپ سواری کوردەواری هەتاوەکو ئێستا تەنها لە سنووری کوردستانە هەیە. بۆیە ئومێد دەکەین کە ئۆلۆمپیاتی عالەمی و جیهانی کە ئێمە ژۆک و هەموو میلەتانی دنیا شێوازی ئەسپ سواری خۆمانمان هەیە و شانازی ئەکەین بە عورف و عاداتی خۆمان لە ئەسپ سواریە، بۆیە داوا ئەکەین یعنی قدر الإمكان کەسانی پەیوەندیدار بتوانن بەپێی ئیمکانەتی خۆیان بتوانن ئەسپی کوردی بە جیهان بناسێن و ئەو دەستورەی کە ئێمەی میلەتی کورد هەمانە لە ئەسپ سواری کە ساڵەهای چەند ساڵە جێگەی شانازی و ئەسپ سواریمان کردووە بە دەوڵەتانی دنیا بیان ناسێنین و بتوانین لە ئۆلۆمپیاتە عالەمیەکانە بتوانین بەشداری بکەین و هەروەها ئەسپی کوردیش وەکو دەستوری ئەسپ سواری بناسێنین و هەروەها ئەسپی کوردیش بناسێنین بە جیهان. نسبەتی ئەسپی کوردی بەڵێ لە کوردستانە زۆرە، هۆکارەکەشی وەکو عەرزم کردی ئەوەیە کە ئێمە حەزمان بۆ جۆرە تەبیعەتەیە کە لە ئەسپی کوردیایە. جەناب بێگومان ئەسپی عەرەبی هەیە بڵێ لە کوردستان و تایبەت لە شاری هەولێر ئەوان بە زۆری برانی ئەسپ سواری هەولێر زیاتر حەزیان بە ئەسپی عەرەبیە، چونکە ئەسپی عەرەبی بێگومان کە ئینکاری ناکرێت لە ڕیزبەندی ئەسپە زۆر باشەکانی دنیاە، چونکە کۆمەڵێ مواسەفاتی زۆر تایبەتی تایە وەکو جوانیەکەی وەکو خۆ عەرزکردنی و لە ڕاستیە یعنی وەکو ئۆلۆمپیاتی عالەمی و جیهانیش ئەسپی عەرەبی بەشداری پێکرێ لە هەم لە سواریە و هەم لە عەرزکردنی جەمالەیە، بۆیە ئەسپی عەرەبیش گرنگی خۆی هەیە و یعنی ئێمە بەداخەوە هەتاوەکو ئێستا ئەسپی کوردی نەگەشتۆتە ئەو ئاستەی لە ڕاستیە خۆی ئەسپەکە شایستەیە بگاتە و ئاستی کە لە ئاستی ئەسپە جیهانیەکان نابێت و دەستی باشی بۆ درێژ بکرێ، بەڵام بەداخەوە هەتاوەکو ئێستا نەگەشتۆتە ئاستێکە ساڵانە بتوانێت لە ئۆلۆمپیاتی عالەمیە بەشداری بکات و ناوی هەبێت. وەکو خستنەوەی وەچە و ڕەچەڵک لەگەڵ گوێدرێژیشە جووت ئەبێت کە بەچکەیان ئەبێ بەچکەکەی پێی ئەوترێ هێسر ئەو ئاژەڵەیە کە هیچ داوزێ ناکەن نە نێرەکەی نەمیەکەی، بۆیە
زیاتر لە ناوچە سنووریەکانە بەکاردێنرێ بۆ باربردن وەکو شێوازی جسم و هەڵکەوتەی جسم و لاشەشی تێکەڵەیەکە لە ئەسپ و لە گوێدرێژ. بێگومان ئەسپەکان ڕەنگیان جیاوازە. زۆر جار ڕەنگەکان ئەبنە هۆکاری پەیدابوونی کۆمەڵی مواسەفات لە ئەسپە. ڕەنگەکان ئەو ڕەنگە زۆر سەرەکیەکان کە لە ئەسپە هەیە ڕەنگی ڕەش، ڕەنگی شێ ئەو ڕەنگەیە کە ڕەنگی زەردی کاڵە و هەروەها یاڵ ئەو قژەی پێ ئەوترێ یاڵی ئەسپ یاڵی زەردە بەم ڕەنگە ئەوترێ شێ. ئەسپمانێ ئەسپی کوێت ئەوەیە کە ڕەنگی خورماییە پێ ئەوترێ کوێت و هەروەها ئەسپی بۆرەمان هەیە. ئەسپی بۆرە چەند تۆنێکی هەیە بۆ نەسوور بۆرەمان هەیە، شین بۆرەمان هەیە، بۆری پەڵەپەڵەمان هەیە بەگشتی بەڵام ناوێکە کوی بکاتەوە پێ ئەوترێ بۆرە. ئەمانە بە پێی ڕەنگەکان کۆمەڵێ تایبەتمەندی و کۆمەڵێک بڵێن لایانی زۆعفیان هەیە. بۆ نمونە ئەسپی بۆرە بەوە مەشهورە کە حەزی بەناو دڕکوداڵ نییە، دڕکوداڵ زۆر عەزێتی ئەدا بێتاقەتە بێ بە دڕکوداڵ و هەروەها ڕەنگی شێ زۆر حەزی بەناو بەرد نییە، ئەرزێک بێ بەردەڵان بێ ئەسپی شێ زۆر حەزی بەوە نییە و ئەسپی ڕەش بەعام حەزی بە شوێنی بەرزی نییە، شوێنێک بێ بەرز بێ لێژبێ حەزی پێ نییە. بۆیە ڕەنگەکانیش کاریگەری هەیە لەسەر ئەو نقاطانی کە لە ئەسپەکانە هەیە. ئەسب بە نێرەکەی ئەوتری ئەسب بە مێیەکەی ئەوترێ ماین بەگشتی 11 مانگ جارێک زاوزێ ئەکەن بەچکەکە لە دایکە بێ پێ ئەوتێن نۆمە ئەسب نۆما ماین بە پێ ڕاگەزەکەی کاتێک کە تەمەنیشی بوو بە 2 ساڵ کاتی ئەوەیە کە فێری سواری بکرێ و ئیتر بخرێتە ژێر تەمرین و ڕاهێنان بۆ ئەوەی کە فێری ئەسب سواری بکرێت. لە ڕاستیە تەمەن دیاریکراو نییە بۆ کەسێک کە بێ بە سوارچاک و بێ بە ئەسب سوار تەنها پێویستی بە نەترسانە و هەروەها ڕاهێنانی بەدەنی و لاشەیی کە بتوانێت تواناوی هەبێت کە خۆی بگرێ بەسەر ئەسپەکە و لەگەڵ مرونەتی لەشی ئەسپەکە بتوانێت ڕابێتەوە تەمەن هیچ پێوەەر نییە. منداڵی وا هەبووە لە تەمەنی 6 ساڵی 7 ساڵیەوە توانێتی فێری ئەسب سواری بێ بە سوارچاکێکی باشیش.